بینەران و گوێگرانی خۆشەویستی بەرنامەی ڕامان ڕێز و سڵاو. دوای گەشتێکی چڕۆپەڕ لە شیکاری قوڵ بەناو سەرهەڵدان و مێژووی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژن ئازادی گەیشتینە وێزگەی کۆتایی زنجیرە بەرنامەکەمان کە تەرخانمان کردهبوو بۆ ئەم بزوتنەوە گەورەی. لە ئەڵلقەکانی ڕابردوودا تێڕامانێکی قوڵمان کرد لەسەر ڕەگ و ڕیشە جیاوازەکانی ئەم بزوتنەوەیە، چۆنیەتی دەستپێکردن و گەشەکردنی چالاکیەکان، تاکتیکەکانی شۆڕژگێڕان و کاردانەوەی دوژمن، هەروەها پشکنینی چینایەتی هێزی زاڵ و کاریگەریەکانی لەسەر ناوخۆ و دەرەوەی وڵات. ئێستا لەم بەشەی کۆتاییدا پێکەوە لەگەڵ هاوڕێکەریم ئەمانیاندامی کمیتەی ناوەندی کۆمەڵا جارێکی تر و چەند بابەتێکی تر هەڵدەسەنگێنین کە بزوتنەوەکە چۆن قۆناغی یەکەمی تێپەڕاند و بە چ شێوەیەک بەردەوام بوو، هەروەها دەستکەوتەکانی تا ئێستا چین و چۆن دەتوانین داهاتوویەم بزوتنەوەیە ببین. باز لە ئەرکی کۆمۆنیستەکان و ژنان تێکۆشەر و دادخوازیەکانیان دەکەین بۆ گەشەپێدانی زیاتری ئەو ڕووداوە گرنگە. بۆیە لێرەوە کۆتایی بە زنجیرە باسە تایبەتەکەمان دەهێنین وەک دوایین بەرنامە سەبارەت بە بزوتنەوەی ژن ئازادی. بەڵام دڵنیابن بەرنامەی ڕامان هەر بەردەوام دەبێت و لە ئەڵلقەکانی هەفتەی داهاتوودا بابەتی گرنگ و هەستیار دەگەڕێمەوە لاتە. بۆ ئەم کۆتا بە شەش ئێستا فەرمونون بە دەست پێ بکەین لەگەڵ هاوڕێکەری. هاوڕێکەریم زۆر سپاس دووبارە بۆ ئامادەبوونەوەت لەم بەرنامەی. زۆر سپاس بۆ ئێوەش هاوڕێ بارەمجانم، کاتتان باش و ماندوو نەبن، هەروەها سپاس بۆ بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش. زۆر سپاس بۆ بەڕێزیشت جارێکی تر کە ماوەی چەند هەفتەیە لەگەڵمانیت بۆ ڕوونکردنەوەی زیاتر لەسەر بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژن ئازادی. لەم بە شەشدا چەند پرسیارێک ئاڕاستەی بەڕێستان دەکەم. بە پرسیاری یەکەم دێمەولات کاتێک بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژن ئازادی قۆناغی یەکەمی بە گۆڕینی تاکتیک تێپەڕان بە چ شێوەیەک یان شێوازێک بەردەوام بوو؟ دیارە ئێمە لە چەندین بەشدا باسمان لە چۆنیەتی سەرهەڵدان و بەردەوامبوون و هۆکارەکان و ڕیشەی ئەم بزوتنەوەیە کرد بە شێوەیەکی لە بەشە جۆرەکاندا، و باسمان لەوەش کرد کە دەستپێکی ئەو بزوتنەوەیە لە کوردستانەوە و لە شاری سەقز و لەسەر گۆڕستانی ئایچی شاری سەقزەوە بوو و چەخماخەکەشی زۆر بەداخەوە وتمان بە مەرجی دڵتەزێنی ژینا ئەمینی لێدرا. کوردستان هەروەکو زۆر جار باسمان کردووە ڕژیم هەر لە سەرەتایی هاتنە سەرکاریەوە هەتا ئێستاشی لەگەڵ بێت لە هەموو بوارێکی ئابووری تەنانەت ئازادی فەردی و تاکەسی و زۆر بواری دیکەدا هەوڵی داوە کە ئەو ناوچەیە بێبەش و دواکەوتوو ڕابگرێت. بەڵام هیچ کام لەو بەرتەسکیان کردنەوانە، هیچ کام لەو مەحدودکردنەوانە نەبۆتە هۆی ئەوەی کە کوردستان بە چۆک دابێنێەوە لە ئاست ویشت و خواست و دەسەڵاتێکی نامەشروع و نەخوازراوی ڕژیمی کۆماری ئیسلامی بە چۆکی دابێنێت. هەر بۆیە کوردستان بەردەوام مەکۆی شۆڕش بووە، بەردەوام مەکۆی بەرخۆدان بووە و بەهۆی بوونی کۆمەڵێک حیزبی سیاسیش کۆمەلگایەکی تەحەزوب یافتە و لەو بوارەوە دەتوانین بڵێن کە فەرهەنگی سیاسی خەڵکی کوردستان زۆر لە ئاستێکی بەرزدا بووە و دواکەوتوویی یا دواکەوتوو ڕاگیرانی ئابووری و میلیتاریزەکردن و سەرکوتو و داسەپاندنی دەسەڵاتی نەخوازراو نەیتوانیوە ئەو واقعیەتە بشارێتەوە، بەڵکو بەردەوام دەتوانم بڵم گەشەی پێداوە، هۆکارێک بووە بۆ ئەوەی کە ئەنجیزەیەک یا پاڵنەرێک بێت بۆ ئەوەی کە خەڵک بەردەوام لە بەرخۆدان و بەرەڕووبوونەوە و شۆڕشدا بێت لە دژی ئەم دەسەڵاتە. هەر بۆیە کاتێکە ڕووداوی مەرجی ژینا ڕوودەدات و لە کاتی بە خاکسپاردنیدا چەخماخەیە و ئاخێزە لێ دەدرێت و سەرتاسەری دەبێتەوە بۆ ماوەی چەند مانگ باسمان کرد کە لەسەر شەقامەکاندا حزوری بەرچاوی خەڵکمان بینی، تێکەڵچوون لەگەڵ دەستگا سەرکردگەرەکانی ڕژیم بەرەو ڕووبوونەوەی بێڕەحمانە و جنایەتکارانەی دەسەڵاتداران و سەرکردگەرانی ڕژیممان بینی لەگەڵ ئەو بزوتنەوەیە. هەر بۆیە دوای چەند مانگ ئەم بزوتنەوەیە ئەو شێوازی
بێستا بە کۆمەڵ و جەماوەریە لەسەر شقامەکان نەما بە جۆرێک ڕژیم هەوڵیدا بۆ ئەوەی کە واوانمود بکە کە ئەم شۆڕشەی دووچاری شکست و نسکۆ کردووە و ناچاری کردووە پاشەکشە بکات یا خامۆشی کردووە بە جۆرێک کپی کردووە بەڵام بە دەلیلی ئەوەی کە وتمان ڕژیم زۆر بێڕەحمانە بە هەموو ئیمکاناتی بەرەڕووی بووە زۆر بەداخەوە کۆمەڵێک ئینسانی زۆر تێکۆشەر لەو بواردە گیانیان بەخت کرد هەر بۆیە خەڵک زۆر ژیرانە لە قۆناغێکدا تاکتیکیان گۆڕی شەقامەکانیان بەجێهێش شەقامەکانیان چۆڵ کردووە بە شێوازی دیکە لەسەر درێژەدان بەم شۆڕشە بەردەوام بوو لە شێوازەکانی کە بتوانین ئیشارەی پێ بکەین یا زۆر بە کورتی ئاماژەیان پێ بکەین ئەوەی کە بەرچاو دەکەوە دەیبینین ئەوەیەکە ئەگەر شەقامەکان چۆڵ بوون لە جەماوەر ئەگەر جەماوەر شەقامەکانیان چۆڵ کرد بەڵام شاهیدی ئەوەین کە مقاومەت خۆڕاگریەکی تاکە کەسی لە بەرامبەر دەسەڵاتی ڕەشی ڕژیمدا لە هەموو ئاستەکاندا بەردەوام بەرچاو دەکەوێت ئەوە بۆتە یعنی نەک وەکو تەنیا ئەکتێک و لە قۆناغ و مەختەعی دیاریکراودا بەڵکو بۆتە جۆرێک یا فەرهەنگێک لە ژیانی کۆمەڵایەتی ئەو بەرخۆدانە تاکەکەسیە لە زۆر بواردا بەرچاو دەکەوێت بۆ نمونە ئەوەی کە دیتمان چ لە جەریانی ئاخێزەکەدا لە ناو ئەسری گەرماوگەرمی بزوتنەوەکەدا ڕۆڵی ژنان باسمانکەی کە زۆر بەرجەستە بوو دوای بەستا چۆڵکردنی شەقامەکانیش ئەوەی کە بە زۆری زۆر بەرچاو بووە کۆڕی نەداوە دیتمان لە هەموو بوارەکاندا بەرخۆدانی کرد بەرامبەر بە سیاسەتە سەرکوتگەرانەکانی ڕژیم ڕۆڵیان نوان باز هەم لێرەشدا هەر ژنان بوون ژنان لەگەڵ ئەوەی کە لە هەموو شوێنە گشتیەکانی وەکو ناوفرۆشگاکان میترۆکان لە ناو خوێندرگاکان لە شەقام لە زۆر شوێنی گشتیدا بە فڕێدانی بێستا حجابی زۆرەملی یا ڕووسەری لەبەرکردنی جلوبەرجی ئازاد ئەمە بوو بە ئەکتێکی جەماوە ئەگەرچی لە ئاستی فەردا خۆی دەنوان بەڵام بوو بە فەرهەنگێکی کۆمەڵایەتی و هۆویەتێک لەو بزوتنەوەیە هەر بۆیە ئەمە ڕژیمی تووشی داماوی کرد ڕژیمی گەیاندە ئاستێکە نەیتوانی بەرابەرچی لەگەڵ کارێک بەرەڕووی بێتەوە سەرکوتی بکە ئەمە لە زۆر بواردا ڕژیمی تووشی چالنج تووشی ئاڵنگاری کرد تەنانەت ئەو یاسای کۆنەپەرستانەی حجابی زۆرەملی کە بۆ ماوەیەکی زۆر هێنایەن و بردیان بەڵام لە نهایەت دوای پەسەندکرانیش لە مەجلیس نەیانتوانی بەکردەوەی دەربێنن ئەوە نیشانەی ئەو بەرخۆدانەوە بەردەوامی ئەو بزوتنەوەیە بوو بە شێوازێکی دیکە لەگەڵ ئەوەدا ئەو بزوتنەوەیە لە شێوازەکانی دیکەی بەشدار وەکو فەرهەنگ ڕۆچوە ناو هەناوی کۆمەلگاوە ناو ناخی کۆمەلگاوە لە بواری فەرهەنگیدا بەستا زۆر فیلم و دیکۆمنتاری و زۆر نووسراوە و بابەتی فەرهەنگی و ئەدەبی لەو بوارەدا بڵاو کرایەوە و شاهدین زۆرێک لە بێستا هونەرمەندان لەو بوارەدا ڕۆڵیان گێڕاوە لەسەر ئەو ڕووداوانە ئەو شتیان نووسی شتیان دروست کرد بەرهەمیان خۆڵقاندوە ئەو بەرهەمانە بە ناوەڕۆیشی شۆڕژێرانەوە توانی ئەو بزوتنەوەیە لە خۆناغێکەوە بگوازێتەوە بۆ خۆناغێکی دیکە و ئەوەی بێستا ڕۆچوان دەشۆڕ کردەوە ناو ناخی کۆمەلگا و لە هەمان کاتیشدا و بزوتنەوەی بە زیندویی هێشتەوە لە عینی حاڵدا ئەو شۆڕشە لەوەی کە دیتمان لە ناو فەرهەنگی خەڵکدا لە ناو بەرخورد و هەڵس و کەوتی خەڵکدا ئاڵوگۆڕێکی ڕیشەیی دروست بوو ئەوەش خۆی نیشانەی جۆرێکی دیکە لە شێوازی بەردەوامبوونی ئەو بزوتنەوەیە بوو
لە عینی حاڵدا ترسی لاوان بێستا لەناو کۆمەلگادا ئەوەی کە بینیمان ترسێک لە بەرامبەر سەرکوتەکاندا نەما، ئەو ترسە کەم ڕەنگ بووە، ئەو ترسە ڕژە. هەر بۆیە ئەمەش یەکێک لە بێستا ڕێچکەکان یا ڕێکارەکانی بەردەوامبوون و درێژەپێدان بەو بزوتنەوەیە بوو. ئێمە ئەگەر بمانەوەی لەسەر جۆر و شێوازی ئەو بزوتنەوەیە و بەردەوامیەکەی و ئەو ئەکتانە یا ئەو بێستا ڕێچکانەی کە ئەو بزوتنەوەیەکی توێتە بەر دەتوانین گەلێک نمونە و ئاماژەمان ببێت لە بەرنامەیەکدا، بەڵام بەدۆ بەداخەوە بە دەلیلی سنوورداربوونی بەرنامەکە هەموو ناگونجێ. بەڵام ئەوەی کە دەردەکەوێت زۆر بەدڵنیاییەوە ئەو بزوتنەوەیە سەرڕای هەموو زەبر و جەبر و سەرکوتی ڕژیم، سەرڕای هەموو گرتن و زیندان و ئێعدام و بێستا ئامرازەکانی خوڵقاندنی وەحشە لە ناو کۆمەلگادا. بەڵام خەڵک بە شێوەیەکی زۆر ژیرانە بە فەرهەنگێکی بەرز و شۆڕش جێرانە توانیان دەستی دوژمن بخوێننەوە، دەستی ڕژیم بخوێننەوەوە بزوتنەوەکەیان نەک تەنیا بە شێوەیە کە بە ئاسانی ڕژیم دەستی لە سەرکوتی بچێت زیانی پێبگەێنێت سەرکوتی بکە، بەڵکو بە شێوازێکی دیکەی درێژە پێدا لە ناخی کۆمەلگادا درێژی پێدا کە ڕژیم دەستی کورد بووە بۆ سەرکوتکردنی ئیمکانی سەرکوتی بە ڕژیم نەدا. بەڵام لە هەمان کاردا فەرهەنگێکی شۆڕش جێرانە و بەرزی لە شێوازی بەرخۆدان، لە شێوازی شۆڕش، لە شێوازی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەسەڵاتێکی سەرکوتگەر و ستەمکار و کۆنەپەرستی وەکو کۆماری ئیسلامی و ئەو فەرهەنگەی نەک هەر لەناو ئێران و لەناو بێستا نەتەوە و چین و توێژ جیاوازەکاندا جێخست، بەڵکو بوو بە هێما و نمونە و سمبولێک بۆ تەنانەت بۆ خەڵکانی دیکەی دەرەوەی سنوورەکانی ئێران و وڵاتەکانی دیکەش. هەر بۆیە بەشێکی دیکەی ئەو بزوتنەوەیە لە دیاسپۆرا ئێمە شاهیدی بووین. لە دیاسپۆراش هاوشانی گۆڕینی تاکتیک و شێوازەکانی بێستا ڕوبەڕووبوونەوە لە ناو خۆی وڵات و چۆڵکردنی شەقامەکان لە دەرەوەی وڵاتیش بە هەمان شێوازی دیکە گیرایە بەر بۆ درێژەدان و پشتیوانی لەو بزوتنەوەیە. لە دەرەوەش ئەوانەی کە لە بواری هونەریدا کاریان دەکرد بە نەقاشی، بە خوڵقاندنی کورتە فیلم، بە شانۆنامە، بە زۆر ڕێکاری ئاوا توانیان کە بێستا ئەو باستا بوو یا دەنگدانە و ڕنگدانەوەی ئەو بزوتنەوە بە دنیای دەرەوە بگەێنن و لەو پێناوەدا ڕۆڵێکی بەرزیان لە خۆنیشاندا. هەموو ئەمانە و لەگەڵ ئەوەشدا کە خۆی ڕۆڵی دیاسپۆرا کاتێکدا کە بە شێوەی جەماوەری لە دیاسپۆراش دەهاتنە مەیدانەکان و سەرشەقام و بەر پارلمانەکانیان دەگیر و ئێستاشی لەگەڵ بێکە بە شێوازی دیکە و هاوشانی بزوتنەوەکردن ناوەوە ڕۆڵ دەژێر و ڕۆڵ دەنوێنێت. کاریگەر بوو لەسەر ڕاشێشانی سەرنجی دنیای دەرەوە بۆ ئەو بزوتنەوەیە، سەمپات بۆ ئەو بزوتنەوەیەوە جۆرێک بێستا هاوسۆزی و پشتیوانی بۆ ئەو بزوتنەوەی دەستەبەر کردوە و بزوتنەوەی بە دنیا ناسان. زۆر شتی دیکە هەیە کە باسییان بکەین، بەڵام من بەوەندە بەسەندە دەکەم هیوادارم کە کاتی دیکە بخۆڵخێ بۆی لەسەر هەموو زەوایا و لایەنەکانی دیکە و بەردەوامی ئەو بزوتنەوەیە قسە بکرێت. بەڵێ کاکەریم، ئەوەی بۆ من جێگەی تێڕامانە لەو قسە و باسانەی کە بەڕێست کردت. خەڵکی ئێستا بەڕاستی هۆشیارەوە چاونە ترسانە هەر تاکییان بوونەتە مامۆستایەک لە ناو کۆمەلگا کە کار بۆ هۆشیارکردنەوەی یەکتی دەکەن. دێمە سەر پرسیارێکی تر، دەستکەوتەکانی بزوتنەوەکە تاوەکو ئێستا چۆن کۆ دەکەیتەوە بەڕای بەڕێست؟ دەستکەوتەکانی ئەو بزوتنەوەیش شاید ئەوەندە زۆرن کە ئینسان زۆر بە ئاسانی نەتوانێت لە فرسەتێکدا ئاماژە بە هەمویان بکە، بەڵام ئەوانەی کە زۆر بەرجەستن هەروەک ئیشارەم پێکرد یەکێک لە دەستکەوتە هەرە بەرجەستەکان ئەوەیە کە ترس دەسەرکرد لە ناو کۆمەلگادا ڕژاوە. یعنی ئەوە بێستا ئەکتێکی یا کاردانەوەیەکی زۆر بەرجەستەیە لەوەی کە
ڕژیم لە توودی چەندەیی ڕابردووی دەسەڵاتی خۆیدا بەردەوام هەوڵی داوە کە ترس و تۆقاندن و خەفەقانێک زاڵکا بەسەر کۆمەلگادا، چ ئەوەی کە بە شێوە گرتن و بەرەو ڕووبوونەوەی توندوتی لەگەڵ خەڵک لەگەڵ شێوازی ناڕزایەتیەکان مانگرتنەکان وەچە ئەو بە گرتن و زیندانی کردن و دەستبردن بۆی ئەدامێکی ێجگار زۆر هەموو ئەوانە لە یەک چوارچێوەدا بە ئامانجێک بەڕێوە براون ئەویش زاڵکردنی ترس و خۆف بەسەر کۆمەلگاداوە بۆ تەزمین یا گەرانتیکردنی دەسەڵاتەکەی خۆی بووە. بەڵام ئێمە دیتمان لانی کەم لە یەک دوو ئاخێزی لە 96 و 98 و دواتریش 1401 ئاخێزی ژنجیان ئازادی شاهیدین بووە هۆی ئەوەی کە ئەو ترسە لە سەرکرد، ئەو ترسە لە گرتن، لە ئەشکەنجە، لە زیندان و تەنانەت ئێعدامیش لە ناو کۆمەلگادا بەڕادەیەکی ێجگار زۆر ڕژاوە. ئەوە وەکو دەستکەوتێک دەتوانین دەستکەوتێکی زۆر بەجەستە باسی بکەین، دەستکەوتی ئەو شۆڕشە. لە هەمان کاتدا ئەو لاوانەی کە ئامانجی بەئێستا زاڵکردنی ئەو ترس و خۆفە بوون و ڕژیم بەردەوام ئەوانەی ئەو توێژی لاو و بەئێستا بەجێر بەزە و شۆڕژێڕەی بە ئامانجگرت بوو کە سەرکوتیان بکە، ئەوانە ئێستا بوونەتە هەوێن، بوونەتە بەئێستا ئەو بەش و توێژەی کە ڕۆڵی سەرەکی لەم بزوتنەوەیدا دەبینن و هەر ئەوە بۆتە هۆی ئەوەی کە شێوازێکی دیکە لە بەردەوامبوونی ئەو شۆڕشە ئێمە شاهید بین بە ورەیەکی بەرزترەوە، ورەی کۆمەلگا لەو پێناوەدا بەرز بۆتەوە. دەستکەوتێکی دیکە ئەوەیە کە ئەو شۆڕشە بە شێوازێک نەک هەر ڕژیمی دووچاری سەر لێ شێواوی و داماوی کردوە بەڕادەیەکی زۆر ڕژیمی تووشی پاشەکشە و شکست کرد، بەڵام لە هەمان کاتدا هەروەکو لە باسکانی پێشووشدا باسمان کرد ئەو شۆڕشە ئەگەر ئامانجێکی ڕوو بە دەسەڵات بوو، ڕوو بە دەسەڵاتی سەرکوتگەر و ڕووخاندنی ئەو ڕژیمە بوو، بەڵام ئامانجێکی هاوکات بەرەوڕووبوونەوە لەگەڵ کۆمەڵێکدا بوو نەریتی کۆنەپەرستانە و پیاوسالارانە لە ناو کۆمەلگادا بوو. و ئەو لەو ئاخێزەدا ئێمە شاهیدی ئەوە بووین کە فەرهەنگی کۆمەلگا بەڕادەیەکی زۆر کەوتە ژێر کاریگەریەوە. تەنانەت بەئێستا هەڵس و کەوتی پێکاتەکانی کۆمەلگا ئەندام کۆمەلگاوە لەوانە تەنانەت بنەماڵەکانیش بەیەکەوە گۆڕانێکی بەسەردا هات. ئەو شێوازە بەئێستا پیاو سالاری و لەسەرەوە بۆ خوارەوە ئەمرکردن ئەوە چووە ژێر پرسیاروە جۆرێک ئەرزشی دیکە، ئەوانە کە تا ئەو کات ئەرزش بوون چوونە ژێر پرسیار وە جێگرەوەکەی کۆمەڵێک ئەرزشی دیکەی ئەو ڕۆی و مەدەنی و پێشکەوتن خوازانە بوو. پێگەی ژن وەکو دەستکەوتێکی دیکە لەو کۆمەلگایەدا بەڕادەیەکی زۆر بەرجەستە بووە. ژن ئەگەر تا ئەو کات نیوەی کۆمەلگا و تەنانەت کەمتر گرنگی پێدەدرا و کەمتر بایەخی پێدەدرا لەم شۆڕشەدا دەرکەوت کە نەک هەر نیوەی ئینسان نییە، بەڵکو ئینسانێکی بەتوانە شۆڕژێر خەباتکار ئازادی خواز و هاوشانی پیاوانی بەئێستا خەباتکار و شۆڕژێر دەتوانێت لە هەموو بوارەکانی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتیدا ڕۆڵ بژێڕێ، هەروەکو ڕۆڵی جێراوە سەلماندی. ئەمانە هەموو دەستکەوتێکی زۆر زۆر بەرچاو و بەرجەستن. و یەکێک لە دەستکەوتەکانی دیکەش ئەوەیە کە ئەو بزوتنەوەیە لەگەڵ ئەوەی کە وتمان لەسەر شەقام نەماوە، بەڵام هەستێکی یەکگرتوویی لە ناو پێکهاتەکانی کۆمەلگادا دروست کرد. ئەو هەستە یەکگرتوویە چ لە ناو نەتەوەکاندا، چ لە ناو چین و توێژەکاندا، و چ لە ناو جیاوازی ڕەگەزەکان و تەنانەت مەسحەبەکانیشدا ڕەنگی دایەوە. ئەو پشتیوانی و هاوسۆزی و یەکدڵی و یەک خەباتی و بەئێستا هاوپشتەیە کە ئێمە شاهیدی بووین لە ئاستی ئێراندا لە ناو هەموو پێکاتەکاندا گەورەترین دەستکەوتە کە لەو شۆڕشە و سەرچاوە دەگرێت و بەرهەمی ئەو شۆڕشەیەوە دەکرێت ئینسان وەکو بەئێستا قەڵەمێکی هەرە بەرجەستە لەبەرچاوی بگرێت. دەستکەوتێکی دیکەی ئەو شۆڕشە کە من نابێت ئەوە لە قەڵەم بخەم بە تایبەت لە کوردستان ئەوەیە کە ئەگەر تا بەر لە شۆڕشی ژنجیان ئازادی و هەندێک پێشتر لەوە
بزوتنەوەی شۆڕژگەڕانەی خەڵکی کوردستان بەردەوام لەلایەن ڕژیمەوە جۆرێک تەبلیغی لە دژ دەکرات، هەتا فەرهەنگی خەڵکی کوردستان، پێکهاتەی خەڵکی کوردستان جۆرێک لە دژی تەبلیغ دەکرا بۆ ئەوەی کە بە جۆرێک بە خراپ ناوی بێنێ، بە بزوتنەوەیشی ناشۆڕژێر ناوی بێنێ، وەکو ئاژاوە ژێر ناوێن بێنن. زۆر لۆمە و لە خەبی دیکەی کە لە تەبلیغات و پڕۆپاگەندای دوژمندا بەردەوام ئێمە شاهدی بووین و هەر ئەوەش تا ڕادەیە کاریگەری کرد بۆ سەر زێهنیەت و ڕای گشتی لە کۆمەلگای ئێراندا هەتا ماوەیەک لەوە پێش یا چەند ساڵ لەوە پێش. بەڵام ئێستا دەبینین لە جریانی ئەو شۆڕشەدا نەک هەر هاوسۆزی و هاو خەباتیەک لەگەڵ خەڵکی کورد شکڵی گرت، بەڵکو ئەو شۆڕشە بووە هۆکاری ئەوەی کە بزوتنەوەی شۆڕژگەڕانەی خەڵکی کوردستانی چەندین هەنگاو بەرەو پێش برد بە کۆمەڵگەکانی ئێران، بە نەتەوەکان، بە چین و توێژەکانی ئێرانی ناسان، تەنانەت سنوورەکانی ئێرانیشی بەزاند و بزوتنەوەی شۆڕژگەڕانی کوردستانی لە دنیای دەرەوەشدا لە ناو وڵاتانی جیهانیشدا چەند هەنگاو بەرەو پێش بردووە بە دنیای ناسان. ئەوە دەستکەوتێکی ئێزگار زۆر گەورەیە. یەکیش کە لەو دەستکەوتانە ئەوەیە کە هاو خەباتیەک لە ناو بێستا هەموو نەتەوە هاوچارەنووسەکاندا، هاو پشتیەک لە ناو نەتەوە هاوچارەنووسەکاندا دروست بوو. لە عینی حاڵدا وتمان لەگەڵ ئەوەی کە پێگەی ژن بە چەند قات بەرز بووە، بەڵام لە هەمان کاتدا ئەو یەکگرتوویی، ئەو یەک ئاراستەیەی ئاخێزی ژنجیان ئازادی بووە هۆی ئەوەی کە پێکهاتەکانی کۆمەلگا چ وەک نەتەوە، چ وەک ڕەگەز، چ وەک چین و توێژ لە یەک ئاراستەدا چوونە سەنگەرێکەوە لە دژی دوژمنێکی هاوبەش و لە هەمان کاتدا کۆمەڵێک خاڵ و ویست و داواکاری هاوبەشی لە ناو ئەو بزوتنەوەدا بەرجەستە کردەوە کە ئەوە دەتوانێت هەوێنی شکڵگرتن و یەکگرتووی و بەردەوامبوونی ئەو شۆڕشە بێ لە داهاتووشدا. ئەوانە هەمووی دەستکەوتی زۆر بەرجەستن کە ئێمە لە جریانی ئەو شۆڕشەداوە لە توولی ئایزمەکە لەسەر ساڵگەردی 3 ساڵەی یان 3 ساڵ تێدەپەڕێت لە ئەو بزوتنەوەی قسە دەکەین. بەڵام لە هەمان کاتدا دڵخۆشین بەوەی کە ئەگەرچی بزوتنەوەکە تا ئەم کاتە بە ئامانجەکانی نەگەیشتووە، بە مەبەستەکانی نەگەیشتووە بە شێوەیەکی تەواومانە پراوپەڕ، بەڵام ئەو ئەکتانە یا ئەو دەستکەوتانی کە باسمان کرد ئەوەندە دڵخۆشکردن، ئەوەندە ئومێد بەخشن کە دڵنیامان دەکاتەوە لەوەی کە چەندین هەنگاو لە سەرکەوتن نزیک بۆتەوە و ئاسۆی سەرکەوتن چەندان دوور و لێڵ نییە و ڕژیمی بەڕادەیەکی زۆر پاشەکشە پێ کردووە، لاواز کردووە. ئەگەرچی ڕژیم هەر بەردەوام لە توولی ساڵەهای ڕابردووشدا هەتا هاتووە لاواز بووە، بەڵام لە نەتیجەی ئەم شۆڕشەدا و بەتایبەت کۆمەڵێک ڕووداوی دیکەی ناوخۆیی و جیهانیش ڕژیمی لە هەموو بوارەکاندەوە دوچاری شکست و لاوازی کردووەوە. ئەو لاوازیانە هەمووی زەمینە خۆش دەکات بۆ ئەوەی کە تەوازونی هێز بە قازانجی بەرەی شۆڕشی جەماوەر بگۆڕدرێەوە، ڕژیم لە دێواری مەرگ و نەمان نزیکتر بکاتەوە. بەڵێ هاوڕێ کەریم، باست لە هەندێک لە دەستکەوتەکان کرد لەوانە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری گشتی بە تایبەت لەسەر ئازادیەکانی و مافەکانی ژنان و یەکێک لە دەستکەوتەکانی تر کە باستان لێ کرد خستنە ڕووی لاوەزی و خراپیەکانی جمهوری ئیسلامی بە دەنگێکی جیهانی کە دەنگیدایەوە. و لە کۆتایە من ئەمەوێ یەکێ بە دەستکەوتەکانی تر زیاکەم ئەویش دروستکردنی ئەم بزوتنەوەیە توانی کە بنەمایەک دروست بکات کە بۆ خەباتێکی درێژمەودا بتوانێت بە پتەوی بەردەوام بێ. لێرەدا پرسیارێکی تر دێتە پێشەوە، ئەوەیە کە زۆربەی پێشبینیەکان ئاماژە بە دووبارە هاتنەوەی مەیدان، بەڵام بەهێزتری بزوتنەوەی ژنجیان ئازادی دەکەن. ڕای ئێوە لەم بارەیەوە چییە؟ بێگومان بە باوەڕی من ئەو بزوتنەوەی سەر لە نوێ سەر هەڵدەداتەوە. ئێستا من پێم وایە
پرسیار ئەوە نییە کە ئایا سەر هەڵدەداتەوە یان نا، بەڵکو پرسیار دەبێ ئەوە بێکە چۆن و لە چ ئاستێک و بە شێوازێک سەر هەڵدەداتەوە. دەلیلەکەشی ئەوەیە کە ئەو بزوتنەوەیە خۆی وتمان ئەگەرچی چەخماخەکەی بە مەرجی دڵتەزێنی ژینا لێدرا، بەڵام لە هەمان کاتدا پێشینەیەشیمان باس کرد، باگراوەندی ئەو ئاخێزەمان باس کرد کە هەر لە سەرەتای بەدەسەڵاتگەیشتنی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەتا ئێستا ئەو بێستا پەدیدانەیە، ئەو ڕووداوانە، ئەو دیاردانە هەروە لە جێخوان ماون. ئەوەش بێستا لە هەژاری، لە بێکاری، لە سەرکوت و نەبوونی ئازادی و سەرکوتگەری یا زۆر بواری دیکەدا خۆی دەنوێنێت. بزوتەوەی شۆڕ ژێڕانەی ژن ئازادی ئەگەرچی لەم خۆراغەدا بەم شێوەیە خۆی دەنوێنێ، بەڵام لە داهاتوودا بە شێوازی دیکە سەر هەڵدەداتەوە لەسەر ئەو واقعانەی کە هەروەکو وتم ئەو ویست و داواکاریانە یا ئەو شەڕیشەیانەی کە شۆڕشی لەسەر شکڵی گرتووە کە بنەمای ویست و داواکاریە سەرێکیەکان بوون، ئەوانە لە جێخواندا هەروە بەردەوامن و هیچی وەڵامیان وەرنەگرتوێتەوە. و کاتێک کە باز لە ئازادی ژن یا یەکسانی ژن و پیاو دەکرێت، ئەوە هەر وەکو خۆی هەتا ئێستاش ئەو وەکو زەختترین نمونە بێستا و یاسای حیجابی ئیجباری کە لە مەجلیس پەسەندکرا، ئەوە هەروە لە شوێنی خۆیدایە ئەگەرچی بەکردەوە دەرنهاتووە، بەڵام وەکو سێبەرێک وەک مەترسیەک بەسەر بەرتەستکردنەوەی ئازادی ژناندا هەروە دەسوڕێتەوە. مەسەلەی حیجابی ئیجباری هەتا ئێستاش ئەگەرچی بە شێوەی نانەویشتا یا بە سوورەتێکی نەنووسرا و لەلایەن خەڵکەوە بەسەر ڕژیمدا سەپێنراوە، بەڵام ئەوە تەوازونی هێزە بێستا ئەو وەزعیەتی بەسەر ڕژیمدا سەپاندووە. ئەگەر زەڕەیەک تەوازونی هێز بە قازانجی ڕژیم بگۆڕێتەوە، بێگومان ئەمانە سەر لە نوێ زاڵ دەبنەوە و ڕژیم ئەوانە دەسەپێنێتەوە. لاوان لە هیچ بوارێکدا نەگەیشتون بە ماف و داخوازەکانی خۆیان، وەکو تەنانەت ئەگەر لە محیط و ناوەندەکانی خوێندندا دەرس دەخوێنن، ناوەندەکانی خوێندن کۆمەڵێک تایبەتمەندی خۆیان دەبێت بێ، وەکو خوێندن بە خۆڕایی، وەکو فەزای ئازاد بۆ خوێندن، وەکو ناوەرۆکی ئەمڕۆیی دەرس و بێستا بابەتەکانی دەرسی، وەکو فەزای ئازاد لە ناو خوێندنگەدا، وەکو گیانەکردنەوەی بێستا کچ و کوڕ لە ناو ناوەندەکانی خوێندندا، هەموو ئەوانە و لە هەمان کاتیشدا سەرڕای ئەم شرایطە سەختەی کە بەسەر ئەو توێژەی خوێندکاردا دەسەپێندرێەوە، چەندین ساڵ لەو فەزا پڕ لە خەفەقان و سەرکردگەریەدا دەرس دەخوێنن، بەڵام دوای خوێندنیان ئاسۆیەکیان بەڕوودا ناکرێتەوە، یادا بمەزرێن یا ئەوەی کە ژیانێکی بێستا ئەو ڕۆی و باشتر بخۆیان دەستەبەر بکەن. و ئەوە هەتا ئێستاشی لەگەڵ بێت ئەو بێ ئاسوویەی لاوان هەروە بەردەوامە، ئەگەرچی هەموو ئەو بێ ئاسۆیی و هەموو ئەو شرایطە دژواری کە باسمان کرد بەخۆشیەوە نەیتوانی وە ورەی خەباتکارانەی لاوان و توێژی لاوی ئێران و کوردستان بێستا بشکێنێت، بەڵکو ئەو ورەی خەباتکارانەیە هەتا ئێستاشی لەگەڵ بێت زۆر بەرجەستە و بەرچاوە. ئەوە دڵخۆشکەرە بۆ ئەوەی کە ڕژیم لەو بوارەشدا نەیتوانیوە بە بێمافکردن، بە سەرکوتکردن، بە زاڵکردنی خەفەقان و هەڵاواردن و تەنانەت ناوەرۆکی دەرسی کۆنەپەرستانەش ئەو توێژە ناومێت بکە، بەڵکو ئێستا تروسکەیەکی هیوال لە دڵی توێژی لاوی ئێراندایەوە بەرەو دواڕۆژێکی باشتر هەنگاو دەنێوە. ئەوە پاڵنەرە، ئەوە ئەنجیزەیە، ورەی بەرز کردوێتەوە بۆی کە لە پێناو گەیشتن بەو ئاسۆیە یا بەو ئامانجانەی و نەهێشتنی هەموو ئەو نابەرابەری و نایەکسانی و هەڵاواردن و زوڵم ستەمانی کە باسمانکردن خەبات بکەن. لە عینی حاڵدا هەمیشە ئێمە لە توولی دایان ساڵی ڕابردوودا شاهدی ئەوە بووین کە لە ناوەندە کرێکاریەکاندا ئەوەی کە زۆرترین بێبەشی و بێمافی بەسەردا دەستە پێچین و توێژی کرێکار و زەحمەتکێشە.
ناو پێکاریەکان ئەگەر مەسلەی بەستا هەغدەستی لە خوارەوە ئەگەر بۆ دواکەوتنی هەغدەستەکانیان ئەگەر نائەمنبوونی شوێنی کار و بەستا نەبوونی بیمەی بێکاری و مەجموعەیەک لەو شتانە کە ئێزگار زۆرن بەردەوام یەکێک لە وەزیەت و شرایطە نەخوازراوەکانی ئەو توێژە بووە هەر ئێستاش نەک هەر کەمتر نەبووتەوە بەڵکە بە چەندین قات ئەو قەیرانانە یا ئەو بێمافی و بێبەشی و بەستا نەبوونی دەریچەی ئومێد بە باشتربوونی ئەو شرایطە عمیقتر بووتەوە زیاتر ڕۆچۆتە ناخی ئەو توێژەوەوە ئومێدێک بە چارەسەرکردنیان شاید بەڵام ئەسەن بوونی نییە لە هەمان کاتدا خانشینانەگە ئێمە بەردەوام دەبینین لەم ساڵانی ئاخیردا لەسەر شەقامەکان بوون لە بەردەمی بێستا ئاموزش و پەروەرش و ناوەندە دەوڵەتیەکاندا لە پێناو مافەکانی خۆیاندا مافە زۆر سەرەتاییەکانی خۆیاندا بەردەوام ناڕزایەتیان دەربڕیوە وەڵامیان نەدراوەتەوە و ئەوانە لەسەر داواکاری و ویستی خۆیان هەروە سوورن هەر وەکومان ژنان هەر ئەینی شت لەو بێمافی و هەڵاواردن و بێستا هەڵاواردنی ڕەگەزی زۆر مەسایلی دیکە نەبوونی ئازادی سەفەرکردن مەسلەی حەزانە زۆر شتی دیکە هەروە بێستا بێبەشن یعنی هیچ کامێک لەو ویست و خواستانەی لەو داواکاریانەی کە شۆڕش لە پێناویاندا شکڵی گرتووە خەڵک لە پێناویاندا ساڵهای ساڵە خەبات دەکات قوربانی داوا هیچی چارەسەر نەکراون بۆیە بەدڵنیاییەوە لە پێناو بەدی هاتنی ئەو ویست و داواکاریانەدا ئەم شۆڕشە بەردەوام دەبێت و هەر ئێستاش بە هۆکاری ئەوەی کە ڕژیم هەروەکو باسمان کرد لە لاواسترین دۆخی خۆیدایە و بەتایبەت بە گەڕانەوەی بێستا ئەم چالاکبوونەوەی ماشە و گەڕانەوەی گەمار و ئابوووریەکان بۆ سەر ئێران بە شێوەیەکی گشتی شاهیدی ئەوە دەبین کە دۆخی خەڵک بژێوی خەڵک زیاتر دەکەوێتە ژێر کاریگەریەوە ئەو توێژی کێکار و زەحمەت چێژ زیاتر دووچاری بێمافی و بێستا ئەو ڕۆژڕەشی و دەستەنجیە دەبن تەوەڕم و هەڵاوسان زیاتر بەرز دەبێتەوە بەڕێچوونی خەڵک بە شێوەی گشتی ژیانی خەڵک بە شێوەیەکی گشتی زیاتر دەکەوێتە ژێر گوشار و زەختەوە هەر بۆی ئەمانە هەمووی هۆکارن زەمینەن بۆ ئەوەی یا پاڵنەرن بۆ ئەوەی کە ئەم شۆڕشە ئەگەر ئێستا بە شێوەیەک بەردەوامە بەڵام لە داهاتوودا لە شکڵ و شێوازی جیاوازتردا سەر لە نوێ بڕژێتەوە سەر شەقامەکان سەر لە نوێ شەقامەکان بەدەستەوە بگرێتەوە پەیگیری ویست و داخوازەکانی خۆی بێت بە شکڵ و شێوازی جۆرا و جۆر من تەسەور دەکەم ئەگەرچی ئەم شرایطی کە ئێستا ڕژیم بە ئەمد شرایطێکی نەشەڕ نەئاشی لەگەڵ وڵاتەکان بەتایبەت ئیسرائیل و ئەمریکا و شتە زاڵ کردووە ئەوە بە نەفعی ڕژیمە بۆ ئەوەی کە ئەو شۆڕشە لە دەرفەتێکدا نەتوانێت سەر لە نوێ سەر هەڵبداتەوە ئەو فەزایە بە قازانجیا لە بەرژەوەندی ڕژیمدایە بەڵام مادام ئەو فەزایە ئاڵوگۆڕێکی ئەو توی تێدا دروست بێت سەر لە نوێ شاهیدی سەر هەڵدانەوە و هاتنە مەیدانی ئاخیری شۆڕژێرانی ژنجیان ئازادی لە شێوازی دیکەدا و بە سەرنجام گەیشتنی ئەو شۆڕشەکە لە گۆڕانی ڕژیمە و بێستا جێگیرکردنی دەسەڵاتێکی جەماوەری کە تێیدا هەموو بێستاویست و داخوازەکانی چین و توێژی زەحمەت چێژ کرێکاران ژنان و هەموو بێستان نەتەوە جۆرا و جۆر و ڕەگەزەکە جۆرا و جۆرەکانی تێدا دەستەبەر بێت. بەڵێ بێمان لە قسەکانی بەڕێز ئەوە تێگەیشتم تاوەکو هۆکارەکانی ناڕزایەتی کۆمەڵایەتی سیاسی و ئابووری ئەمانە بێتە هۆی سەرکوت بۆ دەنگە ناڕازیەکان دەنگی ناڕازیان بزوتنەوەیە نەک ئەوەی کە لاواز نابێ بەڵکو زیاتر بەهێزە بێت لێرە دامەوێت ئەوە لە بەڕێزت پرسم بۆ ئەوەی ئەم ڕووداوە زووتر و بە شێوەیەکی ڕێکخراوتر ڕووبدات ئەرکی کۆمۆنیستەکان و ژنانی تێکەوشەر و دادخوازان چییە و چی دەبێت؟ دیارە ژنان بە تایبەت لە شۆڕشی ژنجیان ئازادیدا ڕۆڵی زۆر بەرجەستەیان گێڕاوە ئەوان بوون کە دەتوان بڵم سلەباری نەزەری سلەباری تەنانەت دیاریکردنی تاکتیک و شێوازی بەرەوڕووبوونەوە و حتا ڕێخستنەکان لە گەڕەکەکان و
لە زۆر شوێن بەرەو پێشبردننی ئەو بزوتنەوەیە لەسەرەوە ڕێبەرایەتیەکەی بەشی ژنان بوو و لە کەناری داخۆ چینی توێژ و لاویش خاوەن ڕۆڵ و ڕۆڵیان بەجەستە بوو. هەر بۆیە ژن بەستا توێژی ژنان لە ئەو شۆڕەشەدا ڕۆڵی بەرجەستەیان نواندووە ئیدامەدان بەم ڕۆڵیان لە داهاتووشدا دەتوانێت کۆمەک بکە بە بەردەوامبوونی ئەم شۆڕشە بە شێوازی جۆرا و جۆر. دیارە شێوازەکانی ڕەنگە بگۆڕدرێت یا بستا ئەو تاکتیک و شێوازی خەبات و درێژدان بەم خەباتە هەروەکو لە پێشتریشدا ئاماژەوان پێکرد دەتوانێت شێوازی جۆرا و جۆر بەخۆ بگرن. بە تایبەت ئێمە گەلێرەدا لە بڵامی ئەم پرسیارەدا ئاماژە بە چەند خاڵی دیاریکراوە بکەین. ئەوەیەکە ئەوڵەن ئەرچی کۆمۆنیستەکان هەروەکو هەمیشە ئەوە بووە بەردەوام بە شێوەیەکی سادقانە لەگەڵ خەڵکدا ئەوە بووە کە بارودۆخی ڕۆژی بزوتنەوەکە بە شێوەیەکی دروست و دقیق بەردەوام هەڵبسەنجێنێ، لە پێناویدا تاکتیک و استراتێژی دروست بۆ بەردەوامبوونی دیاری بکات. یعنی چی؟ دیانی ئەوەی کە لەگەڵ ئەوەی کە بەردەوام تۆی وشیاری لە ناو خەڵکدا دەچێنێت، بەردەوام خاڵ لاواز و بێستا بەهێزەکانی بزوتنەوەکە دەخاتە ڕوو، خەڵکی لێ ئاگادار دەکاتەوە، لە هەمان کاتدا لە هەڵەکانی ڕابردوو دەرز وەردەگرێ، نقطە بەهێزەکان بەهێزتر دەکات و ڕێککاری گونجاوتر بۆ بەردەوامبوون و بۆ کاریگەرتربوونی ئەو بزوتنەوەی لە داهاتوودا دەخاتە ڕوو. دیارە ئەو بزوتنەوەی هەروەکو باسمان کردووە بەردەوام و بە تایبەت بۆ کۆمۆنیستەکان یا بۆ چین و توێژی کرێکار و زەحمەت چێش یەکێک لە هەر خاڵە لاوازەکانی بزوتنەوەی کرێکاری لە ئێران، بزوتنەوەی چین و توێژی زەحمەت چێش لە ئێران نەبوونی ڕێکخراوێکی سەرتاسەری، نەبوونی یەکگرتوویی، پژڕاوبوونی ناڕزایەتیەکانیان بووە. بۆیە ئەرچی کۆمۆنیستەکانە وتم لەگەڵ ئەوەی کە خوێندنەوەی دروستی دەبێت بێت لەسەر وەزئیەت، لەسەر بارودۆخی بزوتنەوەکەوە بە دروستی هەڵی بسەنجێنێت، شرۆڤەی بکات و لە هەمان کاتدا خۆب دەبێت ڕێگای ڕێکار و تاکتیکی گونجاو و استراتێژی گونجاو بخاتە بەرپێی ئەو بزوتنەوەیە بۆ بەرەو سەرکەوتن هەنگاونان. لە عینی حاڵدا بزوتنەوەی ژنان یان ڕۆڵی ژنان لە شێوازی دیکەدا هەروەکو وتمان ئەگەر هەتا ئێستا دوای ئەوەی کە شەقام چۆڵ کراوە لە بێستا ئەکتی تاکە کەسیدا لە فڕێدانی ڕووسەری لە جۆرێک هەڵس و کەوتێکی بێستا جیاوازتر لە ڕابردوو لە ناو کۆمەڵگادا لە شوێنە گشتەکاندا ئەوە جێکەوتووە، ئەوە بۆتە فەرهەنگێکی گشتی لەگەڵ ئەوەی کە دەبێت لەسەر ئەوە بەردەوام بێت. لە هەمان حاڵیشدا خۆب دەبێت هەندێک شتی وەک ویست و داواکاری عمومی هەیە، گشتی هەیە کە ژنان دەتوانن لەو پێناوەدا ڕۆڵ بژێڕن و خەڵک لە دەوری ئەو داواکاریە گشتیانە کۆبکەنەوە. ئەگەر پێشتر ویست و داواکاری ژنان بە شێوەیەکی بەرجەستە مەسلەی حجاب بەرجەستە دەکراوە زیاتر، ئێستا مەسلەی حجاب تەنانەت دەتوان بڵم چۆتە حاشیەوە، بەڵکە خەبات لە پێناو ئازادی، خەبات لە پێناو مەسلەی فەرهەنگی، خەبات لە پێناو نان و زیندەجی، یعنی ئەوانە ئێستا لەو شۆڕشەدا لە ناو داواکاری ئەو شۆڕشەدا بەرجەستە بوونەتەوە. بۆیە ژنان دەتوانن لەو پێناوەدا لە پێناو یەکگرتووکردنی کۆمەڵگا لەسەر ئەو چەند خاڵە لەو بێستا بوارانەدا ڕۆڵ بجێڕن. لە هەمان کاتدا لەگەڵ خانەوادەی دادخوازان کە ئێستا بۆتە کۆڵەکەیەکی دیکەی بەدەوامی بزوتەوەی ژن ژیان ئازادی، پشتگیری و حمایەت و ڕۆڵ نواندن لە بێستا ئەو زیند و ڕاگرتنی یاد و بیرەوەری گیانبەختکردووان، پشتیوانی لە دادخوازان، حمایەتکردنیان، پشتگیریکردنیان و گەیاندنی دەنگی ئەوان بە دنیای دەرەوە. ئەوانە ڕۆڵێکن کە ژنانی
خەباتکار دەتوانن ئێستاش هەروەکو لە ڕابردووشدا گێڕاویانە بەردەوام بن لەسەری کۆمۆنیستەکان وتم ئەوە ئەرچیانە بە تایبەت لە شرایطێکدا کە ئێستا ڕژیم لەباری ئابوووریەوە لەباری سیاسیەوە لەباری دەسەڵاتی و ئیدۆلۆژیەوە لە هەموو قۆناغێک لاوااسترە ژیاتر مەسلەی ئیدۆلۆژی و بیر و باوەڕ و سوڵتەی چۆتە ژێر پرسیار ئێستا زۆر گرینگەکە ئەگەر بزوتنەوەکە بە شێوەیە کب بووە شقامی بەجێهێشتووە بەڵام لە عینی حاڵدا زۆر بواری دیکەی بێستا وەکو ناڕزایەتی داخواز لەسەر وەکو داخوازی تەوەر وەکو مەسەلەن بزوتنەوەی کرێکاران وەکو بزوتنەوەی دادخوازان وەکو بزوتنەوەی نابوو لە سێدارەدان و مەحکومکردنی یادام وەکو بزوتنەوەی بێستا لە پێناو ئازادی زیندانیانی سیاسی ئەوانە بزوتنەوەهایەکن کە داواکاری تەوەرن و ڕێکخستنی خەڵک کۆکردنەوەی خەڵک یەکگرتووکردنی خەڵک لە پێناو ئەو ویستە داواکاریە هەم ئابووری هەم ئازادی و هەم بێستا مەدەنیانەدا دەتوانن خاڵی هاوبەش بن دەتوانن خاڵی یەکانگیر بن کە بە تایبەت لێرەکاندا ڕۆڵی ڕۆشنبیران ڕۆڵی کۆمۆنیستەکان ڕۆڵی خەباتکاران و هەڵسوڕاوانی ئەو بوارانە لێرەدا زۆر بەرجەستەیەکە خەڵک لەسەر ئەو خاڵە هاوبەشانە لەگەڵ یەکدا بێستا کۆبکەنەوە بەیەکەوە گریان بدەن و لە دەوری مەجموعەیەک ویست و داواکاری گشتیدا کە وتم بەرجەستترینیان ڕەنگە ئێستا ئازادی مەدەنی ئازادی زیندانیانی سیاسی نابۆیەدام ئەوانە ویستێکی یەکانگیرن ویستێکە کە تەنیا سەربەچین و توێژێک نییە بەڵکو هەموو توێژەکانی کۆمەلگا دەتوانن لە دەوری ئەو ویستانە کۆبنەوە و ئێستا ڕۆڵی پێشڕەوان ڕۆڵی کۆمۆنیستەکان ڕۆڵی هەڵسوڕاوان ئەوەیەکە جەماوەر لەو پرژ و بڵاویە بێن نەدەرێ ئەگەر بزوتنەوەی کرێکاری بە شێوەیە ئەگە بزوتنەوەی خوێندکاری بە جۆرێکی دیکە بزوتنەوەی بەستا پراوێز نشینان بزوتنەوەی ژینگە بزوتنەوەی خاننشینان زۆر بزوتنەوەکانی دیکە بە شێوەی پەراکەندە و لە یەک پرژ و بڵاو لە سەحنەدان و دایانبینین و ڕۆڵ دەژێڕن ئەرشی ئەو هەڵسوڕاوانە لەم خۆناغەدا نزیکردنەوە و لێکەڵەکانی ئەوانە ئەگەر چی وتمان یەکێک لە دەستکەوتەکان ئەوە بوو کە لە شۆڕەشی ژنجیان ئازادیدا خەبات لە پێناو نان و ئازادیدا بەیەکەوە گرێدران ئەوە گەورەترین دەستکەوت بوو بۆیە درێژەدان یا ڕاگرتنی ئەم دەستکەوتە پاراستنی ئەم دەستکەوتە زۆر مهمەوە بەهێزکردنی یعنی چی یانیەوەی کە زیاتر خەڵک لە دەوری خواستە هاوبەشەکان یەکگرتووکردن ڕێخستن و سازماندانیان و لە هەلا هەمان کاتدا ئاراستەکردنیان بە شێوازێکی دروستتر لە ڕابردوودا ئەگەر ئشکالاتێک ئەگەر زەعف و کەم و کوڕیەک بووە لە بەرەو پێشچوونیاندا لە شێوازی تاکتیک و هەڵس و کەوتیان بۆ بەرەو پێشبردننی ئەو خەباتە بە دەرز وەرگتن لەو هەڵانە دروستسا گرتنەبەری ڕێسکەی دروستتر ڕێباز و تاکتیک و شێوەکاری دروستتر دەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئەوەی کە لە داهاتوودا ئەو بزوتنەوەیە لەگەڵ ئەوەی کە بەهێزتر دێتەوە مەیدان بەهێزتر خۆی نیشانەداتەوە دێتەوە ڕوو بەڵام لە هەمان کاتیشدا بە بەرچاوڕوونی بە یەکدەستتر و یەکگرتووتر دەتوانێت هێزی خۆی لە پێناو بێستا گەیشتن بە ئامانجەکانیدا بخاتەگە. هاوڕێکەرێم لە کۆتاییە ئەوە لە بەڕێز پرسم چ پەیامێکتان هەیە سەبارەت بەو لاوانە یان ئەو گەنجانەی کە دەیانەوێ هێواش تێکەڵ بەم بزوتنەوە بن و ببنە هێزی بزوتنەوەی شۆڕژگەڕانی ژنجیان ئازادی. دیارە خۆشبەختانە ئاستی وشیاری و سیاسی کۆمەلگات ئەوەندە بەرزەکە پێویست ناکات ئێمە پەیامیان بۆ بنێرین ڕێگان نیشان بدەین کە چی بکەن بەڵام وەکو هیوا دەخوازین کە بەتایبەت توێژی لاوی شۆڕژێر هەروەکو لە بزوتنەوەی شۆڕژێرانەدا بەڕاستی ڕۆڵی بەرجەستەیان نوان دەوری بەرجەستەیان بوو
کۆڵەکەی سەرێکی بەرەو پێشبردننی ئەو بزوتەوەیە بوون و ئەوان بوون کە بەرەنگاری کۆمەڵێک دابوو نەریتی کۆن و پیاوسالارانەوە لە هەمان کادا مەسەبی بوونەوە لەگەڵ ئەوەی کە دەسەڵاتیان بردەژێر پرسیار لەگەڵ ئەوەی کە بەرەو ڕووی زوڵم و ستەم و سەرکوتگریەکانی دەسەڵات بوونەوە هەر بۆیە ئەمن بە چاوڕوونم دڵنیام لەوەی کە لاوانی خەباتکار و شۆڕژێر لە ڕەوتی بێستا ڕووداوەکانی داهاتوو و لە هەنگاوەکانی داهاتووی ئەو بزوتەوەیشدا بە ڕۆڵی سەرێکی خوان هەڵدەستن ڕۆڵی بەرچاو دەژێڕن و هەر ئەوانن کە هەوێن و شکڵ پێدەر و لە هەمان کاتدا هێزی سەرەکی و بزوێنەری سەرشی ئەو بزوتەوەی هەتا بە سەرنجام گەیاندنی بۆیە من تەنیا هیوا دەخوازم بۆ سەرکەوتنیان بۆ هەنگاوی گەورەتر و بەرەو پێشتر چوونیان دیارە ئێمە شان بەشانیان پاڵپشتیانین و ئەوەی کە دەدەست بێت لە هاوسۆزی لە گەیاندنی دەنجیان لە پاڵپشتیکردنیان لە هەر بوارێکەوە کە لە دەستمان بێت درێغ ناکەین و دڵنیاین کە ئەو شۆڕشە بە سەرنجامی خۆی دەگات و خەڵک ڕۆژێکی دوای بێستا ئەم تاریکە سەلاتی ڕۆژی ڕوونی دوای تاریکە سەلاتی دەسەڵاتی کۆماری ئیسلامی دەبینێت و هیوادارین کە ئەو جۆرەی کە ویستی خەڵکە ئاکامی ئەو شۆڕشە بەو جگایە بگات بەبێ ئەوەی کە خەڵک دووچاری وەکو لە وڵاتەکانی دیکە شاهدی بووین بەداخەوە بەهۆی کۆمەڵێک دەستێوەردان بەهۆی کۆمەڵێک مداخلەی دەسەڵاتەکان ئیمپریالیزم و زلهێزەکان بە تایبەت ئەو سیستمی نێۆلیبرالی سەرمایەداری بۆ ئەوی بەرژەوەندیەکانی خۆیان تاقیب بکەن زۆر بەداخەوە چارەنووسی خەڵکەکان بە شێوازی جۆرا جۆر بەلاڕێدا دەبن ئەوان کە لە زۆر شوێن ئەو چارەنووسە دیاری دەکەن یا شۆڕشی بەرحەق و ڕەوای جەماوەر بەلاڕێدا دەبن من هیوادارم بە ئیرادە و بە یەکگرتوویی و بە وشیاری جەماوەری کۆمەڵانی خەڵکی ئێران ئەو مەجالە بە نێیاران نەدرێت کە ئەم دەستێوەردانە بکەن شۆڕشەکان بەلاڕەدا بچێوە لە هەمان کاتدا من ئەوەش بڵێم کە دیارەوە ئەرشی کۆمونیستەکانەوە ئێمەش وەکو بێستا ڕێکخرا وەکو سازمان و تەشکیلاتێکی کۆمونیستی بەش بە حاڵی خۆمان هەروەکو بەردەوام ئەوەمان کتووەوە لە سەرەتای دەستپێکی ئەو ئاخێزەشەوە بەردەوام لەسەرەوە تاکیدمان کردوێتەوە کە شەرت نییە ئەم ئاخێزە ببێتە هۆی بێستا سەرنگونکردن و ڕووخاندنی ئەم ڕژیمە بۆیە نابێت وعدەی بێستا زوو بە خەڵک بدرێەوە خەڵک بە وعدە و عیدی زوودڕەست دڵخۆش بکەین هەروەکو زۆر لایەنی دیکە بەردەوام هەتا لە چەند مانجی دوای شۆڕشەکەدا تەنانەت ئەوەیان کوتیانێتەوە ئەرچی خەڵک تەواو بوو ئێوە بچنەوە ماڵە و ئیتر ئێستا کاری ئێمەیە کە بێستا ئەو دەورانی گوزارەکەی دیاری بکەین و چی بکەین چی نەکەین بۆیە من پێم وایە ئەرچی کۆمونیستەکان و لەوانە تەشکیلاتی ئێمەش کۆمەڵەوە حیزبی کۆمونیستی ئێران کە بەردەوام ڕەهنمودی دروست بدات بەردەوام خەڵک دەعوەت بکە بۆ پشت و درێژی و دڵنیان بکات لەوەی کە شۆڕش بەتایبەت لە دژی ڕژیمێکی سەرکوتگەر و ئیستبدادی وەکو کۆماری ئیسلامی بە یەک حرەکەت و بە یەک ئاخێز کۆتایی پێنایە بەڵکو دەبێت دەوامدار بێت بەڵکو توولانی مدەتە پشووی درێژی دەوێت سەبر و سەبووری دەوێت و لە هەمان کاتدا ئیرادە و شێرگیربوون لە پێناو گەیشتن بە ئامانجەکاندا دڵنیاین کەم شۆڕشە بە سەرکەوتن دەگا بەڵام دەبێت لە هەمان حاڵدا بۆ هەموو خۆناغا سەخت و دژوارەکانیشی ئامادەجیمان بێ بە چاوڕوونیمان بێت وە خەڵک بەو ڕێچکەی کە دروستەوە نزیک دەکاتەوە لە ئامانجەکانی بەبێ زیان یان لانی کەم بە کەمترین زیان بە سەرکەوتنیان دەگەیانێت ئەوە ئەرچی ئێمەیەوە پشتیوان و پاڵپشتی هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بەتایبەت لاوانی شۆڕژێر کە تۆ ئیشارەت پێکردن دەبین و هەروەکو لە ڕابردوودا بووی بەرحاڵ هیوادارم کە شۆڕشی ژنجیان ئازادی بە زووترین کات ئێمە شاهدی بە سەرکەوتن گەیاندن و گەیشتن بە ئامانجەکانی بینەوە خەڵک بەرهەمی خوێن و خەباتی ئەو لاوە شۆڕژێرانەی ئەو ئینسانە شۆڕژێرانی کە لەو پێناوە دەجیانان بەخت کردووە ببین. زۆر سپاس.
دۆسپاس بۆ هەموو ڕوونکردنەوەکانت کاکەریمگیان کە تاوەکو ئێستا لەگەڵمان نبووی هەر لە یەکەم بەرنامە تاوەکو کۆتا بەرنامەی ئەمڕۆمان زۆر سپاس دەکەم سپاس بۆ هەموو ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ ئێوە بۆ دەرفەتێک ڕەفسانتان زۆر سپاس بۆ میرەرانی خۆشەویست کە بە حوسلەوە هەموو ئەو بەشانە جۆگرمان بوون تەحملیان کردوین ئەگەر لە توولی بەرنامەکاندا بەهەڵە یا بە نادەقیق وتەیەک واژەیەک بەکار هاتبێت هیوادارین کە بینەرانی ئازیز لێمان ببورن ئێمە هەوڵماندا کە زۆر بە تا ئەو جگایی کە دەکرێت بە چاوەڕوونی و واقعەکانی شۆڕشی ژنجیان ئازادی بخەینە ڕوو لە هەموو بەشەکاندا ئەگەر چزانم وەکو لە دەست دەرچوون وەکو نادەقیق بوون وشەیەک بەکار هاتبێ کە پراوپڕ نەیتوانێت بەمانە بەخشیان مانایشی جیاوازتری بەخشی بێ لە بابەتەوە داوای لێبوردن دەکەین ئەوە زنجیرە باسانە پەیوەندیدار بوون بە یەکەوە دەبێت یەک تێکەڵخێش بکرێن تاوەکێکە لە بەشی یەک و دوومەدا چی کوتراوە لە بەشی 4 و 5 کۆتایی بەش شەشمیدا تێبگەین کە ئەوە چ مەبەستێکی لە پێش بۆیە بۆچی ئەو شەیە ئاو بەکار هاتووە بە هەر سوورەت سپاس بۆ ئێوە بۆ ماندووبوونتان و سپاس بۆ بینەرانی عەزیز تەلەڤیزیۆنی کۆمەڵ زۆر سپاس بێگومان ئەوەی کە بەڕێزیشتان باستان کردەوە قسە و باسێکی واقع بینانە بووە و دوور لە فکرێتێکی تایبەتی زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش بەڵێ بینەرانی خۆشەویست سپاس بۆ ئێوەش کە تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمانە بوون بزوتنەوەی ژنجیان ئازادی هەوڵماندا کە لە 6 بەرنامەدا ڕوونکردنەوەیەکی قوڵی لەسەر بین هیوادارم توانی بێتمان ئامانجەکەمان گەیاند بێ بەڕێستان بەرنامەی ڕامان بەردەوام بێت لە هەفتەکانی داهاتووە و بەرنامەی گرنگترمان ئامادەیە کە قسەی لەسەر بکەین سپاس تا کە تاوەکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان هەبوون هەر شاد